دەزانم کە تێکشکاندنی خەڵکێک بە تایبەتی ئەگەر ئامادە بێت نرخی ئازادی خۆی بدا لە تاریخدا نەبووە ئێستاش هەر ناگەن بۆیە ئێمە ئیمانمان هەیە هەتا ئەو وەختە ئەو پشتیوانیە لە جێگای خۆی بێت کە لە جێگای خۆیت هەتا ئەو وەختە کە حزبی دموکراتی کوردستانی سیاسەتی درستی خۆی بەڕێوە بێت کە بەڕێوەی دەبێت هەتا ئەو وەختە کە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بەرامبەر بە هێرشی دژمن ئازایانە ڕابوەستن کە ڕاوەستاون ڕێژیمی خومەینی قودرەتی نییە جوڵانەوەی دموکراتی خەڵکی کوردستانی ئێران تێک بشکێنێت